سپاستانەکەین سپاسی هەمووانەکەین ئەمڕۆکە لێرایەوە ئامادە بوون. من نامەوێت بچمەوە سەر ئەو جانبانی دیکە دای بەڕێزمان کاک ئارام و وە خوشکی عەزیزمان ئاڵاخان باسی کرد. دەمەوێت یەک شتێکتان پێ بڵێم، ئێمە دۆنێکە لە تراژدیایەکی حەقیقی ژیاین. دەمەوێتان پێ بڵێم ئستێدافی پەرلەمان پاشان ئستێدافی پەرلەمانتارە کوردەکان واتە ئستێدافی هەموو کوردە. دەشمێت تەنها ئەوەتان پێ بڵێم کە بووستمان دۆنێکە دوای ئەوەی کە من و ئاڵاخان و خوشکمان ڕەنگیخان لە ژوورێکە حەسر بووین، مەبەستمە ئەم مەسەجە بگێنم بۆ شەقامی کوردی، بۆ هەموو تاک بە تاکی دانیشتوانی کوردستانمان، و مەسەجێکی حەقیقی و ڕاستەقینەش بگێنین بە شەقامی عەرەبی کە ئێمەی کورد خاوەن شەرەف و کەرامەتی. بۆیە لە پاشەوە قەراری هەرسێکمان بوو تەنها وێوەتان پێ بڵێم کە هەردوو خوشکی بەڕێزم ئاڵاخان و ڕەنگیخان بەدەستی خۆم بیان کوژم و پاشان خۆشم بکوژم و ئینتیحار بکەم بۆی دەستمان ئەوان دەستیان پێمان نەگات. بڕوان پێ بکەن تەنها یەک دارێک یەک دەرگای ماوسێمان بدات. ئێمە سوپاستانەکەین، ویستومانە ئەوەشمان پێیاگەیان کە کورد پەرلەمانتاریش بێ واتا پێشمەرگەیە، بە ڕوح و بە ئازایەتی پێشمەرگە لە پەرلەمانە بووینە. سوپاسی هەموو لایەکتان دەکەین. حەقیقەت بوو تراژیدیەکی زۆر زۆر قورس بوو بۆ ئێمە، بەڵام ئەم پێشوازەی ئێوە ئەم پێشوازەی ئەم خەڵکە لە دەرەوە بڕوان پێ بکەن ئێستا من هەموو شتێکمان لەبیر چۆتەوە. من ئەوە شعورم هەیە گەلێ سوپاستانەکەین.